بەنای خۆی گەورە و مەسەندار ئەم ئیفەتە جوانەدا بەشداریم کرد بە بەشی دەستەکانم بەکاری دەستەکانم ئەمە یەکێک بوو ناکاری دەستەکانی من و بەڕۆژەیەکی زۆر جوانم دروست کرد بە ناوی دنیای دانیاراوانەی ئامادە بووم ئەم ئیشە دەستانە من دا عەرزانکەم هەموویان فرۆشەم هەنە ناو کۆمەڵگایە بووم سپاس بخوا ئەلحەمدولیلا شوکرم بەخوای گەورە ئیشێکی ئەوە ئەتوانم ئیش بکەم هەمکار بکەم ئێمەنا ئەو کۆمەڵگە جوانەوانەیە دەستورم بێخۆشە سپاس بۆ عەبدی خوای گەورە من نوێژەکەم بۆی من بە نەبەشە حرفەکاندا ئەیەنم خامەکە کاڵا ئەیەنم لای خۆم هێرمی لێیان بە دەست ئەەکەم بە ترسیکردنی حرفەکان دایکم باوکم خوشکەکانم هەمویان هاوکاران بوون ئەم بشکری ئەم جوانانی من سپاسی ئەو بەڕێزا ناکەم من سپاسی ئەم کەناڵ جوان ناکەم من داواکەم سادە بشکری ما بەکرێ یارمەتیمان بن لەنە ناو کۆمەڵگەی سادە خۆمان دەخێنە ناو فێستیڤاڵەکانە من لە ناو کوردستانە هەمووی بەشداری فێستیڤاڵم کردووە لە دەرەوەی وڵات بەشداریم نەکردووە خاوەنبیرداسی تایبەت داوانسی درومەکانانی من چێکێکم نەبووە بڵێ من چێکەم هەیە یعنی هاوکاریکان نەکردوین من دەبدوانە بەڵام ئیشەکاندا بنم چێکەی دوو مێزان نەیامێ یانە بارگەزاد یانە باخی کەشتی یاخۆن لە سەشنار بێ هیچ نەبووە کۆشکەکەم بێ بەدرێتە ئەم ئیشانم عەرزانکەم و بیان فرۆشمەوانەیە هەموو خەڵک ببیننەوە ئەم کۆمەڵگایانی نێراخان هاوکاری منی نەکە شارەوانی چوون بۆ لای یعنی سۆ کلیم هەیە لەی یارمەتی نەیەم دەنەبەرەوەی کەسانی خاوەنبیرداسی بە کەسانی داوانسی دروم چوین بۆ لایەن هەمومان یعنی دەست یارمەتیکێکی نەبوو دەستا بۆ تشکات یارمەتێکی کەسێکی نەیە بڵێن ها ئەوە چەکەیە بۆ تۆ بڵێ ها ئەوە کۆشکە بۆ تۆ یعنی کەس هەوڵی کەسی نەیە بۆ من کاتیانەی خەڵکی زۆر بەلامە باشە ئەلحەمدولیلا دەسۆرم بێخۆشە بە نای خوای گەورە مێرەبان ئەلحەمدولیلا دەسپاس گوزارم بە بەشی خوای گەورە ئەو فریشتە جوانانە لە لای خوای گەورەوانەدا هەمووانی ئاوەجان کردو خوای گەورە دە خەڵقی کردوین خوای گەورە هۆکو ئینسانێک دەدای ناوین هەمومان بەسۆرم بێخۆشە السلام علیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه